سیستەمی زانکۆڵین بۆ پێشکەشکردنی داخوازینامەی دەرچوونی 12 ئامادەیی بۆ وەرگرتن لە زانکۆ پەیمانگەکان کاراکرا. دوای وەرگرتنەوەی کۆدەکەی، قوتابی دەتوانێت ڕاستەوخۆ با ڕێگەی ئۆنلاین و بەپێی نمرەی بەدەستهاتوو خواست سیستەمەکە پڕ بکاتەوە. 21/9/2024 زانکۆڵین بە شێوەیەکی فەرمی بۆ دەرچوانی 12 ئامادەی کارەکراوە بۆ ماوەی 10 ڕۆژ کارا دەبێتن. سەرجەم دەرچوانی 12 ئامادەی کەوانەی ئەمساڵ دەرچوون کە ژمارەیان 55,720 دەرچووە دەتوان لە ئێستاوە داخلی ناو سیستەمەکە بن و داواکاری خۆیان بۆ وەرگرتن لە زانکۆ پەیمانگە حکومەکان لە هەرێمی کوردستان پێشکەش بکەن. گرنگترین ڕێنمایی ئێمە وەکو وەزارەتی خوێندنی باڵا ئەوەیە دەرچوان سەرەتا پێویستە وردەکاریەکانی پێشکەشکردن باشی بخوێنەوە بە تایبەتی ڕێنماییەکانی وەرگرتن، ڕێبەری وەرگرتن، دواتر داواکاریەکانی خۆیان پێشکەش بکەن و بچنە ناو سیستەمەکەوە. ڕێکخراوی قوتابیانی کوردستان بە ئەزموونی 19 ساڵ خزمەت لا پڕکردنەوەی فۆرمی زانکۆڵین ئەمساڵیش لە بارەگاکانی لە ناوچە جیاوازەکان لە هەمان خزمەت بۆ دەرچوانی 12 ئامادەیی بەردەوام دەبێت. ئەم ساڵیش کە ئەزموونی 19 ساڵمان هەیە لە بوارەدا دەستمان پێکردووە و ستافی کارامەولی هاتومان ئامادە کردووە لە گشت ناوەندەکانی ڕێکخراوی قوتابیانی کوردستان بۆ پڕکردنەوەی فۆرمی دەرچوانی پۆلی 12 ئامادەیی و بە شێوەیەکی وەکو بڵێ لێهاتوو و شێوەیەکی وردبین بۆ ئەوەی بتوانین ئامانجەکانی خۆمان وەکو پیشەی خۆمان کارەکانی خۆمان لە بواری خزمەتکردنی قوتابیان و خزمەتکردنی قوتابی بۆ وانایی کە بگەینین بۆ ئامانجی کە هەیەی دایناوە. ڕاوێژکردنەکەش بە 4 قۆناغ دەڕوا. قۆناغی یەکەم وەکو بڵێ شەرحکردنە، قۆناغی دووەم دەستنیشانکردنی زانکۆکانە، قۆناغی سێم هێنانە سەر وەرەقەیە زانکۆنەکان، قۆناغی چوارەم و کۆتایی داخلکردنی سیستەمەکەیە لەو کۆتایی بە پرۆسەی زانکۆڵین دێت. وا بڕیارە سیستەمی زانکۆڵین بۆ دەرچوانی 12 ئامادەیی بە هەر سێ بەشی زانستی وێژەی و پیشەیی کە 56,130 قوتابین بۆ ماوەی 10 ڕۆژ و تا کۆتایی ئەم مانگە کارابێت. ئەو قوتابیانەشی ساڵانی ڕابردوو زانکۆڵینیان پڕ نەکردوتەوە ئەمساڵ دەرفەتی پڕکردنەوەیان پێدەدرێت. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.